سەربازی ون چیرۆکی چەندین مرۆڤی خۆبەخش و گیانفیدا دەگەڕێتەوە. ئەوان ئەرکیان چاکردنەوەی تۆڕەکانی کارەبای نیشتیمانیە لە سەرما و گەرما کار دەکەن. لە کاتی کارکردنیش مەترسی بروسکە و لافا و لێدانی تەزووی کارەبا جانیان دەخاتە مەترسی و زۆر جار دەسووتێن یان لە کاتی ڕاپەڕاندنی کارەکەیان دەکەون و جەستەیان شەکەت دەبێت. لەو مەترسیانەش چەندین کارمەندیان سوتاون و پەککەوتە بوون. سەربازی ون لە وەڵقەیە بە چیرۆکی کارمەندێکی گرێبەستی کارەبا دەست پێ دەکات کە لە کاتی هەرکەکەی و خزمەتی هاوڵاتیان کارەبا فڕی دەدات و لە بەرزی چەندین مەتر لەسەر ستونی کارەبا دەکەوێتە خوارەوە. من ناوم ئەحمەد عەبدوڵڵا ئەحمەدە، خەڵکی چۆمانی ئیسماعیل ئاغەمە، دۆڵی ڕۆست. لە 2013ەوە لە دایرەی کارەبای گرێبەستم تاکو ئێستاش بەردەوامم. ئەم ساڵ لە مانجی دووەوە سەرەتای مانجی دووەوە بەربوومەوە لەسەر سەلەی پێم خلیسکا لەسەر قادرمەکەی و چۆکم سوورە هەتا ئێستانێکە ئەوە مایمەوە. ئیشی کارەبای زۆر لە خەتی جەبهەی پێشەوە پیسترە، خەتەرترە. چوینە کەورین گەڕەکی کەورین گوندا، ئەمە تیمە خۆم و تومەکەمان چوینە وێندەرێ کە کارەبایەکەی چا بکەین. ڕۆژێکی زۆر باران و تووش و باراناوی بوو ڕۆژەکە. پاش چاکردنی کارەبایی حەمودی کە چاکم کرد و هاتمە خوارەوە، لە هاتنە خوارەکەی قادرمێکی چار پەلیکانە لە پلیکانەکان هاتمە خوارە و پێرام تۆزە ڕۆشتی وا بوو بیت بوو و پێم خلیسکا پێم کەتەوە بەر قادرمەی سوورام و کەتمە خوارێ چۆکم سوورە. کە چۆکم سوورە ئەو قەپاغی چۆکم پێی دەڵێن کلاوی چۆکی سوورا تەنیشتەوە. دکتۆر گوتی پێویستت بە 2 عەمەلیاتە. سەربازی ون چیرۆکی یەکێک لە مەترسیەکانی ئەو کارە سەختە لە ڕێگەی یەکێک لە قوربانیەکانی ئەو کارمەندانە دەژێڕێتەوە. 3000 کارەبای لێ دایمە 2 جار لە قادرمەی کەتیمە بەخۆم. ئەمن جارێک لە قادرمەی کەتم ئەو پیرەم هاتە دەرێ. 18 ڕۆژ ئەمن کارەبام لێدا لە خستەخانەی ئاشتی. 18 ڕۆژ عیلاج تەبیعیم پێکردیە هەتا چاویت و پاش شەنجینێکە جارێکە و جارێکە لەسەر قادرمەی سەلەی بەربوو چۆکم بوو 2 جاری دووەم. دوو تاقانە کچی باوینەوە. بەخوای ئەو کچانم زۆر دەخەمێمدا بوون. ئەو دوو کچانە هەردووچیان شەوان دێن لاقم لۆ ئەشێلن بابەت خوا چابووە. خێزانەکەم بەڕاستی زۆر پێم وای لاکوماندی بوو. ئەویش فەقیری بە حکمی ئەوەی پێی هەر ناگەڕام و وەرم جێڕی ئەولان پێ بکاتن. زۆر ئەوەیە کاکە وەزنی زۆر ناخۆشە بەڕاستی برینی نەرین. ئەو فەقیرش پێ وەردەبا تەلەفۆنی بکردبال و ئامۆزاکانم لۆ خزمەکانم و کەسێک بێتن هاوکاریم بکە بەڕاستی. وەڵا هەستەی زۆر ناخۆش بێ ئیسابیش یعنیەمان دە لە مێژە 5 مانگۆ لەسەر جێکەتێونێ یعنی بەرگە هیچ ناگرت لە ماری خۆ. ئارێ وەڵا زۆریشن در پێ بووەرێ وەڵاهی زۆر جاگۆتیان ئێکەوە بە کارەبای کە تێوان زانیەوە. ئارێ وەڵا زۆریشن در پێ بووە زۆرش بێ ئیساب. وەڵا هەرم گوت سەلامەتی کوڕەخۆت بە کارەبای نەکەتی خۆ بێسعات نەبووی ڕاستی ئەوە بەخۆ هەر بەخۆیە کەسی وەی نییە نەداکە نەبابونیە هەر بەخۆی لە ماری ڕاستی ئەمەش درن هەبەیوە بووە. بە معدەلی وەڵا ئەو مندارانە دەهاتەوە خەنیە بۆ غاریانە دەیانگۆ بابواتەوە ئەلعان و کەس 5 مانگە لەسەر جێکەتێ. هەستان و دانیشتنی من زۆر فەرقە لەگە کەسێکی تەبیعی لەگەر کەسێکی و کێشی کەم بیتن. ئەمن هەر بە خۆم هەستان و دانیشتن و زەحمەتەجا ئێستاش کە لاقم ئەو های بەسەر هات زۆری زەحمەتتر هەر.
ئەوانە دەیانەوێت ڕووناکی بە ماڵەکان ببەخشن و هێڵەکانی کارەبای ناوچە سەخت و شاخاوی و گوندە دوورە دەستەکانیش بپارێزن و لە کاتی هەر کێشەیەکی هونەری چارەسەری بکەن. بەڵێ سیانەی سۆران دەگەندا. داکنزار خۆتان حاضرکەن دەرچوون هەیە ئەچینە گەڕەکی وەستا ڕەجەبی محاولەت مشکلەی هەیە. تیمەکانی ئێمە چواردە تیمە لە چواردە تیم پێک دێتن شەو و ڕۆژ مناوێ دەسوڕێتن سەعات سێی شەو چواری یعنی مەسەلەن چواری بەیانی یعنی دوازدەی شەو یەک یعنی سەعات نۆ دەی شەو پاش نیوەڕۆیان هەر ئەوە بەیانیانیش تیمەکانی ئێمە بە بەردەوامی لە کاردانە ماندوون بەبێ ینی بەبێ پشودان ینی وە ناکەن خەڵکی بێکارەبا بێتن هەر ماڵێکیش کە تە زووی کارەبای نەبێت و بپسڕێتن تەلەفۆن بکە ئێمە فەوری دەگەنە شوێنی مەبەستەکە و کارەباکە بۆ چارەسەر دەکەن. وەکو سیانەی سۆران بەشی چاکردنەوە سیانی سۆران لە بەڕێوەبەراتی کارەبای سۆران ئێمە تقریبی 14 تیمان هەیە بە شەو و ڕۆژ ینی مناوبەیە دەسوڕێتن بە شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیاندا. پرۆسەی و چارەسەریە شاڵۆزە و پڕە لە مەترسی چونکە دەست دەخەنە نێو وزەیەکی کوشندەی شاراوە سەرڕای سوودیە و تەزوە زۆر جار بە دوژمنێکی نادیار و مەترسیداری مرۆڤایەتی وەسف دەکرێت. وەکو جەنگێکە جەنگێک ئەمە لەگەڵ ئەو کارەبا دەکەین شەرارە هەیە دەورانی مۆلیدەمان هەیە دەورانی مۆلیدەمان هەیە پاش دەورانی مۆلیدە ئێمە دەبێ عەزەری خۆمان وەرگرین بەبێ دەستکەش ناتوانیش بکەین. ئەگەر خەلەلەکە لە محەتە بێتن فیدەر بێتن ئەو لەلایەن محەتە ئەمە ئاگادار دەکرێنەوە دەچین بە دوو فیدەرەکەدا خەلەلەکە چا دەکەین و کارەباکە دەگەڕێنەوە بۆ هاوڵاتیان. بەڵام ئەگەر لە گەڕەکێک یان گۆڕەرێک یانە خەتێک دەپسڕێتن هاوڵاتی تەلەفۆنی دەکاتن ئێمەش بە دوای ینی ئەوە کە معلوماتەکە لێوە دەگرین شوێنەکە لێوە دەگرین جەماعەت تیمەکانمان کۆ دەبێتەوە دەچین فەوری گۆڕەرەکە یانە هێڵەکە کە دەپسڕێتن چارەسەری دەکەین و کارەباکە دەگەڕێت بۆ هاوڵاتی. کارەبا وەک سەرچاوەیەکی سەرەکی بۆ ژیان و ڕووناکی و چەندین سوودی تر بە مرۆڤایەتی هەنگاوی زۆری بۆ نراوە لەلایەن شارەزایان و پسپۆڕانیان بوارە تا ڕووناکی بە کۆمەڵ و کۆمەڵگە ببەخشێت و وەک گرنگترین خزمەتگوزاری سوودی لێوەربگیرێت. ئەم سەرچاوەیەش لە منەڕەتەوە
لە ڕێگەی چەندین میکانیزم و لەلایەن چەندین ئەندازیار و کارمەندی ماندوو بەتوانە هەوڵی بەرەمهێنانی دەدرێت. دوای بەرەمهێنانی کە دەبێتە وزام تەزۆ دەگوازرێتەوە بۆ نێو شار و ماڵەکان. ئیدی لەم قۆناغە چەندین کەس هەیە ژیانیان بەخشیوە بۆ چاکردنەوەی هەرگرفت و هەڵە و هۆکارێکی تەکنیکی لە کاتی پێدانی ئەم تەزوە بە مرۆڤایەتی. لێرە چیرۆکیان پیاوانەی دەست پێ دەکات کە چۆن ئەم تەزوە کۆنتڕۆڵ دەکەن لە کاتێک کە گرفتێک سەر هەڵبدات. شۆرت ئەوەیە کە بۆ سەلامەتی فەرمانبەرە مۆزەفەکەیە لە حالەتی ئەوەی کە بینی لە شوێنێک خەلەلێکی پسرانی کارەبا هەیە ینی زۆربەی زۆری زیاتر بۆ هێڵی پاڵەپەستۆی بەرز بەکاردێتن بۆ 11 kV بۆ 33 kV ئەوانە زیاتر بەکاردێنن لەو حالەتەی کە ئەمە پێشی کە دەست بەکار بێتن ئەو شۆرتە دەبێت لێ بدەین بە ئەرزی بگەێنین بە تاڵی بکەینەوە بۆ سەلامەتی مۆزەفەکان بۆ سەلامەتی فەرمانبەرەکان. پاشان ئەگە شۆرتەکەمان لێدا ئەوجا دەست بەکاری خۆمان دەکەین و بێزگەلەوەش پێشی ئەو حالەتانە کە دەست بەکار بین ئێمە دەبی لە مەحەتا ئاگدار بکرینەوە بەبێ ئاگدارکردنەوە ئەمە ناتوانین بە هیچ شێوەیەک دەستکاری ئەو هێڵە بکەین یان دەبی بە ئەرزی بگەێنیتن لەوێندرە لە کۆنتترۆل لە مەحەتا دەبێ فیدەرەکە ئەرزی بگرێتن لەلایەن جەماعەتی کۆنتترۆلیش ئاگدار بکرینەوە ئێمە کە فیدەرەکەمان ئەرزی کردیەوە ئازرین ئێوە دەتوانن ئیشی لەسەر بکەن پاش ئیش لەسەرکردن ینی ئاگدارکردنەوە ئێمە جەماعەتەکانمان تیمەکانمان دەتوانن ئەوجا شۆرتی خۆیان بەکاربێنن وەسایلی خۆیان ببەن دەست بەکاربی کارەکەی خۆیان ڕای بکەن و جێبەجێ بکەن. راستی شکی زوری سخت شد تو تعاملت گل دشمنه کی ندیار که کارا باش لحمت شکی ضرورتره و مترسیدارتره. سلام علیکم. لباشی دست خوش بی. او کبو خیر چی بخیر. باید بروش دست خوش ممنون. دست خوش. که بروش کلیده اونی که زدن نجی خوش تا. لیدانا کارابای یان کود نخار و هم مترسینا روزانه توش بن. بالنسبة من دوسي حالات يعني بيجوا من الدروس بي لدانا كهرباء يعني دوسي فرمان برين ما وأبد مش نديت زور بينا مثلا صوتانا يعني كود نخارة مثلا حالات مرنج هبينا يعني وبرين دارت هبيا مثلا يعني خراب يعني توشي نخوش الدريج خاينة بي مثلا يعني أو حالات نتاي يعني بيجوا من دون فرق كهرباء ليدا يعني از خوي حاضر بينا يعني راسي حالات زور نخوشه يعني كسك پیش شده شو لکه اخلاص و جدی بکرد و تویش کاراساتش بی و تو نشی چیزی بکی مثلا. دلیر بعد اولا کی بین مخالک دقیقه. بینه کامل. شو ده؟ مستعمل يا رودي. مراوي برادر. فعلا سربازیون يعني اشم حالتی که بوده بین من دو جاره بجداریا وكي دائرة شر داعش يكره بالنسبة من هندي كهرباء أصلي نوترسم يعني دو برادريت خو فرمان بريد خو والشر تودي كي يعني تو دجمني ديارني يعني نيكا عادي نيكا لزستان إجدا خلالي زور من هي لزستان خاصة لزستان وقتي باران بفر خلالي زور من هي يعني بصراني هي لا سوتاني معاوليا سيباشي زستانا بارزوري كا تأثير دكا لا غورر ئێمە کێشەی بارزۆریمان گەلک زۆرە بارزۆری کەس یعنی ئێستاوای لێ هاتووە زۆر گۆڕەر هەیە ئەمە دەبی بکەینە 400 بۆ 3 لاین 3 لاینیش ئەو جا تەعامل ناکاتن
يعني بارزوري كمان أو سلطاني قاطع ما بحسابه قاطعي معايلة كان زياتر بزستانا دستيتن لوك لهاوينا. تا ئێستا سەدان گۆڕە ڕووستون و کاربای ماڵانیان چاک کردەوە. هەزاران پێوەری کاربای ماڵانی بەستووە بۆ بە هاوکاریکردنی هاوڵاتیان و ڕووناکردنەوەی ماڵەکان. بێهەستکردن بە ترس و دڵەڕاوچیە لە زستان و هاوین ئەم دەستانە ناوەستن لە خزمەتکردن بە هاوڵاتیان. طبعا او هێڵانە پێویستە بپارێزین پارێزانەکەشەوەی ینی لە حالەتی تریپ و لە حالەتی ڕوودانی ینی ڕوودا و ئەوانە دەبێ بە زووترین کات چاک بکرێتەوە. ئێمەش درێژەمان نەکردو بە زووترین کات چاکمان کردەوە خەڵکە کارەباکەی وەرگرتەوە. تەزووی کارەبا لە زستانان بەهۆی تەڕێتیەوەیە. ئێمە زۆر جار هەیە ناتوانین کار لەسەر هێڵێکا بکەین کە بارانێکی بە گۆڕ دێتە خواریانە بەفریانە زۆر جار هەیە حالەتی وا دروست دەبێتن ئەمە ناتوانین دەستکاری ئەو هێڵە بکەین هەتا یعنی وەزعەکە وا لێ باران کەمتر بێتن ئەوجا دەستکاری بکەین. بەخۆی لە کاتی کارکردندا ئەبێت ئینسان زۆر وریانە مامەڵە لەگەر بکات لە کاتی چوونە سەرکار ئێمە بەردەوام ڕێنماییان پێدەنکەوە. یەکەم شتەوە تاکید لەسەرەوە بکاتەوە کەوا سەرچەوەکانی کارەبا لەسەر ئەم شوێنێکەوە ئیش شتێکە هەمووی بڕابن و هەروەها سەلامەتی کارکردن کەوا چەند شتێکەیە پێویستە بیکات ئەبێت ئەمان هەمووی بکات. ئەمە دەرچوونی تیمی تایبەتمان هەیە بە سەرپەرشتیکردن لە ڕووی سەلامەی سناعیەوە ئەوانە ئەبێت هەموو پەیڕەو بکرێن لەبەرەوەی ئەگەر هەر حاڵەتێک یەک لەو هۆکارانە پەیڕەو نەکات ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا کارەبا لێ بدات و لە کۆتاییشدا زەرەرشی زۆر ئەگەینیت بە جەستەیانەوەتە بە ژیانی لە مەترسێ بیانەوەتە تووشی حالەتی نەخوازراو ئەبێت. روی مانگا رمضان بوش پیده باسان ما دوام دایرامل نام جماعی بو گوتی شورت گایل محاوله شهیدا اب شهیدا ایش میج گوت جماعت خو حاضر کن از دیانگویم اما تین ام سه نفر بون هاتین بر محاوله ما فیوزت محاوله اینا نخوره فیوز ما اینا نخوره ما دست بیشه کرد محاوله شورتی ها بو سر و ما شورتاوی چه کرد سبانه محاوله همه کامل شورتا که چه کرد ما ناف صندوق دهات ما ناف صندوقش مجیبه کرد من حزام پشتی بو گلاوی سره بو بعدش بعد بازی گیری دا بیم قادر می من فیوس لی دانا با من دا میگه جماعت من گلاوی خود دانا من دستکش خوش دسته کردن زخت العالی مدانا عرضه میگه جماعت از قادر می من پیکی من سه محاوله بو یکی قادر می بو میگه دارب دنف من ولا دارداف من داجه اینو داری زخت العالی
راست من فيوس لي دنا شو من فيوس لي دنا راست محاولة تحقيق شرطة كده نو محاولة يدابون كابي نو محاولة يدا راست محاولة تحقيق وجا كنت بون أو كنت تندا آگره کی کسک و کی جوشه لاده داری و جو آگره من دا فساد محاوله و تناسب پشت محاوله هر پسیان قرصیان فس مکفتم فسال من دا فزاخت العالی وقت من دا راست از وکی ماستره راستی کرم وکی ماستره داره که راست از وکی صاروخه چوم من بس دعوت کرد پر رفیسه نکردم رفیسه و ابساره ولی از راست جاده کفتم آگریش من بو وقتی محاوله تقی مانگا رمضان بو جمعت همه دا در الخانیا هان سبانا گو کاوچی و تقی یکی گاش کرد گویی مام گویی آگریب سریته و سری خوب امرینه وی گاوی آگریب سری من بابو منی شهود از خود سری خودم من آگریب مران و از کف معرده جماعت اسرا کردم هم مسائل دم گویی من نبنا خسته خانه گویی شل تبکه من گویی من بنا مال بابو چکیت من بینن من بنا ناف من دالت مدام ولاس برم خسته خانه نک خسته خانه نک مزگفت آزادی ویری از بهوش بود ماش خوچو من اقال خونه ما از این پروژی بوم من اقال خونه ما با آزار بدن خوب همه صوت حتی سپید استاد نوشتم نه حوشتات مو چوم سب پشتی دو مانگال سه تا پشتی دو مانگال ریک یعنی خیزانا من نام دست دامن چاد دامن همو چونه ما بولی ده اون سریش آهنده یعنی خو ایردونی صوت آو ناف ده من گوید من کنه در کپید من همو آگه همو صوت آو ئەوانە لە 16 تیم لە سەرجەم شاری سۆران و شار و شارۆچکەکان پێکدێن زیاتر لە 2 تا 6 تیم بەردەوام لارەکدان لە کاتی کارکردن تووشی مەترسی دەبن مەترسیەکان نالەباری کەش و هەوا و هۆرە بروسکە و گەڕانەوەی کارەبای ناومۆلیدەکان بۆ ئەستوونی کارەبا ژیانیان دەخاتە مەترسی پیشەکەی من عاتڵاتی کارەبایە بە هەموو نەوعەچەوە قاتعی گۆڕینە ماوی لە سووتان و شتوەیە چا دەکەینەوە عامود گواستنەوەیە عامود خواردبوون شتەوانە هەمووی چا دەکەینەوە ئەرکن چاکردنەوەی کارەبایە و بیستار کاژمێر لە خزمەت هاوڵاتیانین و بە شەفت ئیشەکەین لە شەوان بەیانیان ئێواران لە کاتی دەرچوون پێویستە هەموو لایەنەکان لە وێستگەی کارەبا و بەشەکانی پەیوەندیدار ئاگادار بن تا سەلامەت بن و هیچ هەڵەیەک ڕوونەدات چونکە بچووکترین هەڵە ژیانیان لەناو دەبات. کاری ئەوانە لەگەر ئاگرا عنی وەکوەوەیە ئەوانی کە بەردەوام لە ناو ئاگر ئیش بکەن بۆیە ئێمە بەردەوام هەوڵی ئەوە دەدەین تاکو بتوانن هۆکارەکانی پاراستنی جانی خۆیان پەیڕەو بکەن. من ئەڵێم ئەوانە کەسانێکی زۆر پیرۆزن لەبەرەوەی کارێکی ئەوەندە سەختەکەم کە مرۆڤێکی ئاسایی پێی ناکرێ بکرد لە سەرما لە گەرما لە هەموو بارودۆخێک دەبێ ئەوان لە ئامادە باشیدا بن و ئەبێت ئێمە پەنجەی ئەوان ماچ بکەین لەبەرەوەی ئەوان کارێکی ئەوەندە حەساس و ئەوەندە ترسناک دەکەن کە هەر لە حەزا ژیانیان لە مەترسیدایە. ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین لە کاروباری ڕۆژانە عنی لە مانگانە چەند حالەتێک جاروێ کارەبا لێدان کارەبای مۆلدە دروستە بێت بەڵام خۆشبەختانە کەمیان ئەبنە هۆی ئەوەی جان لە دەستدان هەبووە جان لە دەستانیشمان هەبووە بەڵام
ئەم ساڵ خۆشبەختانە هیچمان نەبووە بەڵام ساڵەکانی ڕابردوو هەبووە و هەروە سووتانمان زۆر هەبوو حاڵەتی سووتانی فەرمانبەرانمان لە کاتی کارکردنیان بەهۆی شۆرتی کارەباوە بەشێکی جەستەی سوتاوە بەشێکی جەستەی کەم ئەندام بووە هایفمانە مەسەلە ناتوانانی بڕوایستە بە وەکو پەککەوتەی لێ هاتیە ئەوان هەموو لە نەتیجەی لێدانی تەزووی کارەباوە حالەتانە ڕوویان داوە بۆیە ئەوانە ئەبێت دائیم ئێمە وەکو سەربازیون تەماشایان بکەین. کار دەکەن لە هێڵەکانی ماڵان و تۆڕەکانی کارەبا و هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە نێوان شار و شارچکەکان. چەندین کاری جۆراوجۆر لە بەستانی تێلی کارەبا و ڕاستکردنەوەی ستونەکان و چاکردنەوەی گۆڕەڕ و بەستان و چاکردنەوەی هێڵی پاڵەپەستۆی بەرز و نزم و چەندین ئەرکی تر. زۆر جار لە وەرکانە دەکەونە خوار و بریندار و پەککەوتە دەبن یان دەسووتێن و مردن بەرۆکیان دەکرێت. سنووری ئێمە لە ناو قەزا ناستە دەرێ ینی فیدێرەکانمان دیارن سێ مەحەتەیمان بەڵام سیانەکانی دیکەمان هەیە سیانەی باڵەچیانمان هەیە سیانەی دییانانمان هەیە سیانەی مەسەلەن وەرتێمان هەیە سیانەی چۆمانمان هەیە سیانەی گەڵالەمان هەیە قەسرێمان هەیە ئەوانە ئیش لەسەر هێڵەکانی خۆیان دەکەن. بەڕاستی کارمەندەکانی ئێمە بوێرن دڵسۆزن یعنی ماندوون ڕاستی ماندوون زۆریش ماندوون بەبێ ماندووبوون بەبێ ڕاوەستان ئەوانە بەردەوام خزمەتی وڵاتی دەکەن. لە 24 کاتژمێردا ئێشەگیریان هەیە و بەردەوامش سەرقاڵی کاری خۆیانن واتە کە لە کاتی داوامکردنیش لە ناو فەرمانگەکاندانە نیشتونە لەسەر ستونی کارەبا و لە ناو مەترسیدانە بۆیە ئێمە بەردەوام دەستخۆشی و پشتگیریان ئەەکەین. ئەم دیارە لەلایەن بەرنامەی سەربازی وێن کەنالی کوردستان 24 پێشکەشە بەم سەربازە ونانە پیرۆزە.